ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لە ئەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر کاڵبوونەوەی بەها نیشتیمانیەکان لەلایەن تاشی کوردەوە. دیارە کۆمەڵێک بەها و پرەنسیپی نیشتیمانی هەیە کە هەموو کۆمەلگا و نەتەوەیەک پێوەی پابندە بن بۆەوەی کە هەم کللتور هەم مێژوو هەم ڕابردووی خۆیان هەم داهاتوشی پێ بپارێزن. بەڵام ئێمەی کورد و بە تایبەتی زۆرێک لە توانین بڵین ئەگەر گلەیمان لێنەکەن چینی گەنجەکانمان کۆمەڵێک بەها هەیە کە ئێستا لە نێو کوردەواریدا هەبوو لە ڕابردوو لە ئێستادا کاڵ بۆتەوە بەگشتی. بە تایبەتی مەگەر باس بکەین بەهای ینی خۆشویستنی نیشتیمان متمانە بڕوابوون بە سەرکردەکان و بە وڵاتەکەی خۆت هەروەها کۆمەڵێک بەهای کۆمەڵایەتی هەیە کاوانش هەموو باو باپیرانمان لە ڕابردوو و لە داهاتوو و لە ئێستاشدا پێوەی پابندن کە ئەمانە کۆمەلگا و هەروەها ڕووی نەتەوەکەمانیان جوان کردووە. بەڵام ئەوی کە گرنگە لە ئێستادا پێوەی پابند بین ئەو بەها نیشتیمانیانەیە کە نەتەوەکەمان لە ئێستادا پێویستی پێێتی. بە دیاریکراوی یەشێک لەو دیاردانی کە بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوبووە لێدانی یەشێک لە سرودە کۆنەکان بوو کە بۆ سەرۆکی ڕژێمی بەعسی ڕابردوو وترابوو لە یەشێک لە کافتریاکانی شاری هەولێر. ئێمە خۆی لە خۆیدا کاڵبوونەوەی ئەو بەها نیشتیمانیانەیە کە ئێمە لە ئێستادا پێوەی پابندین بەڕاستی. چێ هۆکارە بۆی کە ئەم بەها نیشتیمانیانە لای تاشی کورد کاڵ بێتەوە. پێویستە ئێمەی کورد چۆن بەرپرسیارانە مامەڵە بکەین لەگەڵ ئەم دۆخەی کە ئێستا هاتۆتە پێشەوە. ئێمە بەرپرسیارین لەوە یاخود نەخێر ئەمە کۆمەڵگەکەمانە وای کردووە کە نەتوانین پابند بین بەسەر جەم بەها کۆمەڵایەتی و نیشتیمانی و نەتەوەیەکان کە ئەم کۆمەڵگەی ئێمەی لەسەر بنیاد نراوە چەندین ساڵە ئێمە خەواتی بۆکەین. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم پێشڕەوەیسی چاودێری سیاسی کە بە سوپاسە و جەنابیان لە هەولێرەوە لەگەڵمان کاک پێشڕۆستاوت دەبێ هەروەها بەڕێز کاگیوا سەید سەلیم نووسەر و چاودێری سیاسی لە ڕەواندز ڕێگەی سکایپۆ لەگەڵمایە کاک هیوا جەنابیش ساوت دەبێت. ئەگەر سەرەتا لە کاک پێشڕەوە دەست پێ بکەین کاک پێشڕەوە. ئەگەر ئێمە بۆ نمونە پێناسەیەکی بەها نیشتیمانیەکان بکەین بۆی کە بەڕاستی تاشی کورد و ئێمەش و بینەرانی ژلی تێبگات ئەتوانین بەها نیشتیمانیەکان لە چیا کۆ بکەینەوە کە ئێمە پێویستە ئێستا باسی دەواکەین کاڵین کاڵ بۆتەوە ئەم بەها نیشتیمانیانە بەگشتی چییە و لە چیا خۆی دەبینێتەوە کە ئێمە پێویستە سوور بین لەسەری. بار لە هەموو شتێک سەڵاو بۆ جەنابت و میوانی ئازیز و بینەرانی ئازیزی بەرنامەکەت. سوپاس. لە ڕاستیە کۆی کۆمەلگاکانی جیهان لەگەر قۆناغبەندی چوونە پێش و گەڕانەوەیانە هەمیشە ئەو بەها گرنگانەی کە لەلایەنەوە گرنگە بە تێپەڕبوونی کات بە تێپەڕبوونی قۆناغبەندی ژیانەوە گۆڕانکاری بەسەردادێ. ڕوونتر لەمە ئەگەر دوێنێ کاتە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە باشووری کوردستانە مەترسی سڕینەوە مەترسی ئەنفال مەترسی چمیابارانی لەسەر بووە ئەوسا لە ئەو کاتیشەوە پێناسەی نیشتیمان پەروەری بریتی بوو لە هەڵگرتنی چەک و چەک لە دەستکردن چوونە شاخ لە پێناو داکۆچیکردن لە مافەڕەواکان لە مافی ژیان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڵام لە دوای ڕاپەڕین ڕاستتر لە دوای 2000ەکانەوە 2003 بەولاوە ئەم گۆڕانکاریە ئەم پێناسەیە گۆڕانکاری بەسەردا هاتووە. بە نمونە دوێنێ ئەگەر گەنجەکی خوێنەواری کۆمەلگای کوردی پێویستی دەکرد لە ئەنجامی بە ئاگابوون لە ژانە سیاسیەکان ژانە کۆمەڵایەتیەکان ژیانە شخصی تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە باشووری کوردستان وای لێ کردبایە بچێ ببێتە پێشبەرگەدا کۆچی لە هەرێمی کوردستان بکە. بەڵام ئەمڕۆ لە قۆناغی دەوڵەتداری و قۆناغی ژیانی ناو شارە باشترین پێناسەی نیشتیمان پەروەری ئەوەیە مامۆسایەک لە کاتی وانەوتنەوە بەباشی وانەکەی خۆی بازگا. بە هەمان شێوە دکتۆرێک هەوڵدا بارگاوی دکتۆرایەتەکەی بە تازەترین زانستی تەندروستی لە جیهانە. بە هەمان شێوە تەندروستی ڕاگەیاندکارێک بێوێت پرۆفیشناڵتر دەستگا کوردیەکانی میدیای کوردیە بەرەو پێش ببە. ئەمە بۆ پێشمەرگەش ڕاستە بۆ مامۆستاش ڕاستە بۆ ئەندازیاریش ڕاستە ئەگەر جادەوبانێکی باش دروستکە یان بینایەکی باش دروستکە. من لەگەر ئەمە کۆکم کە
ڕاست نییە نیشتیمان پەروەری کە لە ساڵی هەشتاکان یان دەسە ئاخیری لە نیوەی هەفتاکان بەسەرەوە بۆ تاکێکی هەرێم وترابێت لە ئێستا ئەمان پێناسە بوەترێتەوە بەڵکو ڕاستتر ئەوەیە پێناسبەندی ئێستا بکرێت بەڵام ئەمەش پاساو نییە بۆ پاساوهینانەوە بەهۆی ئەم هەموو گۆڕانکاریانەی کە بەداخەوە ئەگەر من بەش بە حاڵی خۆم پێم وایە لە دوای 2009 ئەو ڕەوتە پۆپۆلیستیە دروست بوو زیاتر لە ئەم بابەتانەیە زەق کردەوە بەنمونە ئەگەر منی هاوڵاتی سەیری لیستی شەیدانی سەنگەر بکەم تێدەگەم کۆمەڵە خەڵکی کە ئێستا موچەی شەیدانی سەنگەر وەردەگرێت شەیدی سەنگەر نەبووە بە تاکید بە ڕەهایینا ئەگەر منی هاوڵاتی سەیری لیستی زیندانیانی سیاسی بکەم بە هەمان شێوە ئەوم لا دروست دەبێت ئەگە منی هاوڵاتی سەیری پرێس کۆنفراسی دوێنێ پێشمەرگە دێرینەکان بکەم تێدەگەم کاتێک ئەوان باز دەکەن دێن کۆمەڵە خەڵک خراوەتە ناو لیستی پێشمەرگە کەچی پێشمەرگە نین بە هەمان شێوە بۆ توێژەکانی تریشە کاتێک ئەمە دروست دەبێت لای گەنجێکی ئێستا ئەحساسێک دروست دەبێت کە ئەم زۆری بۆریە یان ئەم جیاواز نەکردنە لە بینی ڕاستی و ناڕاستی لە بینی دروست و نادروستە یان نەبوونی دادپەروەری کاتێک پێم وابێتن کە بەشێکیان ئەمان بەڵێ وا لە من بکات کاتێک لە لیستی شەیدان دادپەروەری نییە کاتێک لە لیستی پێشمەرگەی دێرین زیندانیانی سیاسی پێشمەرگەی کەم ئەندام پێشمەرگەی دانەبراو هەموو ئەوانە دەبینم لە دوجار ئەحساسێک یا وێنەیەکم بۆ لە خەیاڵە ڕادەچێشرێکە یان ئەوە تێ غەدر لەوان کرا یان ئەوە تێ ئەوانش ڕاست نین بێگومان ئەمە ژێکێکە لە هۆکارەکانەوە ئەگەر کۆمەڵێک هۆکاری تریشەوە بە دوای دێ بە نمونە ململانەی حیزبی لەبەرەوەی کۆمەلگای کوردی قۆناغبەندی حیزبایەتی بە شێوەیەک نەبردووەکە ببێتە مایەکی تەندروست بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان یان ململانەیە حیزبیەکان بە شێوەیەکی تەندروست ڕێزبەندی ژیانی سیاسی خۆی نەبردووە هەمیشە کاتێک کاراکتەرێکی ماندوو لە خەباتی چەکداری کاتێک لە ئێستا نەیاری کەسێکی تر بووە نەیارەکەی پەنای بردووە بۆی مێژوەکەی ناشیرن بکە بە شێوەیەک ناشیرنی بکاتن ئێستا لە دوازە وای لێ هاتوو بەشێک لە پێشمەرگەکان نەوێرن یان نەتوانن ڕووداوە ڕاستیەکانی دوێنێشەوە بجێڕنەوە یان تەنانەت ئەم ڕەوتە پۆپۆلیستێکە لە 2009 گەشە دەکات و وای لێ دەکات کە پێشمەرگە بکتە میلیشیا بە نمونە پەرلەمان بەهای تێدا نەمینێ حکومەت تێداەوە بێتن هەموو ئەوانە لە دوازە هەریەکە و هۆکارێکە وا لەوە دەکات کە بەها نیشتیمانیەکان بەشێک کاڵ ببێتەوە یان بەشێک پێناسەکانی بگۆڕێت ئەمە لەلایەک لەلایەکی تریشە لە بیرمان نەچێت دوای هاتنی جیهانگیری و عەولەمە و تاقلبوونی بە کۆمەلگای ئێمەشەوە کە وای لێ کردووە بەشێک لە حیزبە سیاسیەکان بەتایبەت لە ناوی شاحیزبی بەعسا بتوانێت سود لەم سۆشیال میدیایە وەربگرێت لە ڕێگای ئەمیشەوە کۆمەڵێک ئەکاونت و پەیجا دروست بکات کە ڕۆژانە ڕیکلام بۆ سەردەمی خراپی سەدام حوسێنا بکات و بە شێوەیەک هەوڵی گەوجاندنی گەنجی جیلی ئێستا بدات بە ئاراستی بکات بەو شێوەیە کە ئەو کادوانە بووە بەڵام لە ڕاستیە ئەمە جگە لە ململانەیە جگە لە ناشرنکرد لە حەقیقەتا شتێکی تر بووە بۆیە کۆی ئەم خاڵانە بە کۆمەڵی خاڵی تر لە 2000 وای لێ کردووە ئێستا لەناو کۆمەلگای کوردی پێناسەکان هێماکان ئیشارەکان بۆ بەهاکان جیاوازمەندی هەبێت یان ڕامانی جیاواز نەخۆی هەر شێ ئەتوانێت ئەو پلە بەندیە بۆ بەهاکان دیاریکە ئەوە تاشی کووردە یاخود لایەنەکانە ئەم پلە بەندیە بۆ بەها نیشتیمانیەکان یا بەها کۆمەڵایەتەکان دانێن لە ڕاستیە کۆمەلگای کوردی ئەمە ڕاستیەکە ئەگەر چێ من پێم خۆش نییە ئەم ڕاستیە بەو شێوەیە ئێستا بێ حیزب کاتێک دەچێتە ناو هەموو کایەکانی ژیانە بەرمونە حیزب ئاراسی پەرلەمان دەکا حیزب ئاراسی حکومەت دەکا حیزب ئاراسی ململانی حیزبیەکان دەکا حیزب ئاراسی ململانی ناوخۆیە حیزبیەکان دەکات یان بەشێک لە کاراکتەرە ناو حیزبیەکان ئەم ئامرازانە بەکاردێنێت بۆ گۆڕین یان بۆ لە دوازە بۆ شکاندنی بەرامبەرەکەی کە لە کۆتا لێکەوتەکانی بەو شێوەیە ڕوودەداتەوە کە لە ئێستا لە کۆمەلگای کوردیمان ڕوودا بە نمونە منی کەسێک کە شەهیدی هەبێت کەسێک کە پێشمەرگەی دێرینی هەبێت کەسێک کە کەم ئەندامی سەنگەری هەبێت کەسێک لە کاتی لە ڕژێمی بەعسە زیندانی سیاسی کرابێت بێگومان لە حاڵەتی ڕووداوێک و وەکو ئەمڕۆکە سرودی زێرە زێرە لە کافتریایەکی پایتەختە لێ بدرێژ دڵی ژان دەکا وەکو ئێوە بوو
ئەگەرچی بەشێک لە ڕێکارەکان مای دەستخۆشیە خێراخرانە بەرەوە بەداخستن و بەگرتنیشەوە کە من پێم وایە ئەم ڕێکار و ئەم پەرچەکردارانە پێویستە خێراتر و کاریگەرتر بکەیت چونکە ئەم هەرێمە کە پێی دەگوتی هەرێمی کوردستان بە خوێنی بە هەزاران شەهید هاتۆتە بنەوە بە 1970,000 ئەنفال هاتۆ بوونەوە بە چیمیابارانکردنی 5,000 شەهیدی هەڵەبجە و لەژێر حماسەتی ئەو سرودەشە ینی سوپای ڕژێمی بەعز چەندین گوند و چەندین هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانی قەتل و عام کرد بەڕاستی بێگومان کە بۆیە باسی ئەم ڕووداوە ناخۆشانەی دوێنێ دێنمەوە تاکو پێت بڵێم ئەم دەسەڵاتی کە گۆرانی بۆ زێرە زێرە دەوت زێرە زێرەی سەدام حوسێنە دەوێت سەدام حوسێن دەستی سوورە بە ئەنفال دەستا سەدام حوسێن دەستی زورە بە چیمیاباران بە قەتل و عامکردن بە ڕەشەکوژی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە شێوە گشتەکەیە بۆیە من پێم وایە ئەگەر جگە لە حاڵەتی گەوجاندن جگە لە حاڵەتی دێواندنی کۆمەلگای کوردی تاک بەتاچیەوە ئەمانە نابێتە پێمە ئەگەر چیش وێ ڕای هەموو ئەوانە دەسەڵاتی کوردیش لە ماوەی ڕابرد و کۆمەڵک هەنگاوی ناشێنی ناوە لە زیادکردنی ڕێژەی گەندەڵی کە ئەمەش هۆکارە دەست خۆشکاک پێشڕۆ دێمە خزمەت جەنابەت کاکی واسەید سەلیمانی دووبارە ساڵ دەبێ بۆ نمونە ئێمە باز دەواکەین کە حیزب لە هەموو جونگەکانە لە هەموو کایەکانە لە هەموو ینی بوارێکان ڕۆڵی هەیە بەڵام ینی خۆ هەر حیزبە لە ڕابردووە خەباتی کردووە بۆی کە ئەم نەتەوەی لە دەستی زوڵم و جەور وستانەوەی ینی بەعس و داژیکەران ڕزگار بکە هەر حیزبە خەباتی کردووە بۆی کە قۆناغی دیموکراسی گەشە پێ بکە هەر حیزبە ینی خەباتی کردووە بۆی کە لەسەر جەمڕۆوەکانەوە ئەم هەرێمە ڕوێشی جوان و درەوشاوی هەبێت و پێشانی دنیای بدا بەڵام ینی بۆ خەڵکی کوردستان بۆ زۆرێک لە چاودێرانی سیاسی ینی هێما بۆ حیزب دەکەن بە دیاریکراوی دەڵێن حیزبە هۆکارەکە بۆتە ئەوەی بەها نیشتیمانیەکان لای تاشی کورد کاڵ بێتەوە یاخود بەهایان نەمێنێ بەڕاستی سڵاو بۆ تۆ کاک هاوڕێ و کاک پێشڕۆ و بینەرانی کورسات هەمووانی جەنابەت باسی ڕاستن حزب لە قۆناغێک لە قۆناغەکان ئەرکانی خۆی جێبەجێ کردووە هەر حزبی سیاسی قیادەی تێکۆشانی میلەتی ئێمە کردیە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی و لەوەی کە بتوانێت ئەم قۆناغا و بە شێوەیەک ببڕێکە لێکەوتەکەی دەستکەوتەکانی ڕاپەڕین و ئەزمموی سیاسی هەرێمی کوردستانە ئەگەر بۆ قۆناغی پێش ڕاپەڕین و چەند ساڵێکی دوای ڕاپەڕین ئەمانە بۆ هەموو تاچی کورد جێگەی شانازی بن بەڵام خواستی تاچی کورد لە تەواوکردنی قۆناغی ڕزگاریان ئەو تەحویلە سیاسی کە پێویستی دەکرد لە تێپەڕاندنی سەردەمی قۆناغی شۆڕژێری بۆ قۆناغی دامەزراوەیی ڕاستی گلەیەکە لێرەوە لە حزبی سیاسی بە تایبەتیش لەلایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان دەگیرێکە بۆ نەیانتوانی قۆناغی نیشتیمان سازی لە هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە پێویست بوو تێپەڕێنن بە نمونە ئەوەی کە من دەتوانم نمونە بێنمەوە کە لە ئێستادا زۆرترین ڕەخنە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوەیە دوای 30 ساڵ لە حکومڕانی خۆماڵی نەماتوانیوە ئەم سیستەمە بەدامەزراوەی بکەین هێشتانیش دەسەڵاتی حزبی دەسەڵاتی تەنانەت بنەماڵەی زاڵە لە هەرێمی کوردستان ئەوە وای کردووە کە تاچی کورد ئەگەر پێشتر بە قۆناغا ڕزگاری نیشتیمانیەکە قۆناغا شۆڕژێڕیەکە شانازی بکە لە ئێستادا دەیانەوە هاتۆ گەورە بووە پێگەیشتووە ڕاستی بەلای ئەو مهم نییە من قوربانی داوە من کوڕەشەهیدم بەلای ئەو مهم نییە شتێکەیە بە ناوی پێشمەرگەی دێرین بەلای ئەو مهم نییە خەڵک لە زیندانەکان ئەشکەنجە دراوە بەلای ئەو مهمە کە دامەزراوەیەک لە هەرێمی کوردستانە بێت وەکو تاکەی خزمەت بە بکە ئەو جۆرە متمانەیە بجێڕیتەوە کە لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لە بەرابەر باشە خۆ کاگی وە ئەوەش بەشێکە لە مێژووی ئەم نەتەوەیەوە بەشێکە لە خەباتی و نەتەوەی ئێنابێ ئەمە بەهای هەبێ لای ئەمجی لە نوێی کە ئێستا هاتۆتە مەدان و لە ئێستادا ئەوان خەریکە دەبنە ینی فەرمانڕەوە بەتەکید دەبێت دەست بگرین بە بەهایانە بەڵام ئۆکو باسکرد من دەمویست قسە لەسەر ئەوە بکەم کە بوونەتە خۆکار لەوەی کە ئەو بەهایانە وەک پێویست نمێنن یان لە دەست بدەن لەبەری بەڕاستی ئەوکو باسم کرد ئێستا ئێمە
دەیانەوە لە دوای ڕاپەڕین پێگەیشتووە پێویستی بەوەیە کە تێبگەێنرێت ئەوەی کە بەدەست هاتووە بە قوربانی و تێکۆشانی بە هەزاران شەهید بەسەرهاتی کارەساتی گەورەی وەکو ئەنفال و چیمیاباران بەسەر خەڵکی کوردستاندا هاتووە بەڵام لەگەر هەموو ئەمانەشدا بەڵاستی ئەوانە بەسنین بۆی کە تێری قەناعەتی تاچی کورد بکە تاچی کورد پێویستی بەوەیە کە لە وڵاتەکەی لە کوردستانەکەی لەو هەرێمەکە ئێمە تێدا دەژین ببینێ بە چاوی خۆی عەدالەتێ ببینێ زیاکارینیە ببینێ لێرە غەدر و گەندەڵی بەڕاستی ناگاتە بینەقاقای ئەو کەسا هەموو ئەوانەوا دەکات لەگەر بوونی گەندەڵی لەگەر نەبوونی عەدالەت لەگەر نەبوونی هەموو ئەوانە بەڕاستی خەڵک لە ئیتیمای بۆ هەرێم و بۆ نیشتیمان لاواز بێ بۆ ئەو مێژوە لاواز بێ بۆ سمبل و سەروەریەکانی لاواز بێ بۆ خوێنی شەهیدەکانی لاواز بێ وێ دەکرا وانە بێتە مەقسەی ئێمە ڕخنەی ئێمە لەوەدا یعنی ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان دەکرا ینی دۆخێک نەقڵقێنی کە ڕۆژ بە ڕۆژ ئینتیمای لای تاچی کورد بەرەو لاوازی بڕوات بەڵام باشە آخر ئەگەر ئەم ئینتیمایە بەم شێوازێکە ئێستا جەنابەت ئاماژەی پێیەکی و زۆرێک لە چاودێرانی دیکەی سیاسی ئاماژەی پێیەکەن ئەگەر بەم شێوازە بەرەو لاوازی بەرەو کاڵبوونەوە بڕوات وە بۆ نمونە ئێستا هەردوور نەڕوینیان ئێستا ئەم کۆچکردنەی گەنجان و بەشێک لە چینەکانی دیکە کە خەڵکی بەتەمەنیشی تایە کە وڵات بەجێڵن ئێخۆ ئەمەش جۆرێکە لەوەی کە تۆ ئینتیمات بۆ نیشتیمانەکەت کاڵ بۆتەوە باشە خۆ ئەگەر بۆ نمونە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان بەم جۆرە بیرکەنەوە ئەیکەواتە کێ بێت کە ئەم هەرێمە بپارێزێت لە دەستی دەرەشی لە دەستی شۆڤێنی لە دەستی ناوخۆیی کێ بێ بتوانێت ئەم هەرێمە پێش بخات کێ بێ بتوانێت ئەم هەرێمە بەرەو کەناری ئارامی بڕات ئێکەواتە ینی ئێتر ئێمە بۆچی هەرێمێکمانە بێ بەناوی هەرێمی کوردستان کاکاوڕێ وەزیفەی هەموو لایەکمانە هێز و لایەنە سیاسەکان تاچی کورد خەڵکی ڕۆشنبیر نووسەر و ڕۆژنامە نووس خەڵکی ئەکادیمی کار لەسەرەوە بکەین لێرەوە سۆپێک بەو ئاراستە خراپە بکەین کە کاریگەری نەرێنی لەسەر لاوازبوونی ئینتیما لای تاچی کورد دروست دەکات بۆی بە دەرەجەیەک دەسەڵات بەرپرسە لەوەی کە بتوانێت ئەو ڕێگریە بکات لەوەی لێرە بەدواوە خەڵک بەڕاستی تووشی ئەو کارەساتە گەورە نەبێت کە پشت کاتە نیشتیمانەکەی خۆی ئەو نیشتیمانەی بە خوێن و قوربانی زۆر بەدەستمان هێناوە بەڕاستی ئەمە ئەرچی هەموو لایەکمانەوە کاری لەسەر بکەین بەڵام ئەوە بەومانایە ناڕێت کە ئێمە خۆمان بدزینەوە لە واقعێکی تاڵی هەرێمی کوردستان کە ئێستا دەگوزارێت ئێمە لە نەتیجەی ئەو واقعە تاڵە تاچی کورد بێ ئینتیما بووە سەر هەڵدەگرێت بەرەو ژیانێکی نادیار بەرەو ڕووناچیەک زێ دەڵێ بەرەو تاریشیەک هەنگاو دەبێنێ وەکەوەی ئێستا دەبینین ئەو کۆسە بە کۆمەڵی کە هاوڵاتی کورد ڕووی کردوتە بیلۆروسیا و پۆڵندا و بەڕاستی لەوێشەوە هیچ ئەنجامێکی نییە هیچ ئەنجامێکی نییە بگرا ئەوە دەبینی وەکەوە لە هاواڵەکان باسان کردیانی یەکەم کاروانی بە ناومێدی سارێکی تر دەگەڕێتەوە نیشتمانی خۆی دەگەڕێتەوە هەرێمی کوردستان بۆیە وەزیفەی هێز و لایەنە سیاسەکانە وەزیفەی تاچی کوردە وەزیفەی هەموو خەڵکێکە کە بەڕاستی کار بکە بۆ جێڕانەوەی ئەو ئیتیمایە وەلانانی ئەو خاڵە نەرێنیانەی کە کاریگەری کردیان لەسەر لاوازبوونی ئیتیما لای تاچی کوردانەوە دەست خۆشکاکی وە دێمە خزمەت جەنابەت کاک پێشڕەو بۆ نمونە ینی ئەمە خەریکە بێتە کللتورێک لە ناو خەڵکی هەرێمی کوردستانە ناو هاوڵاتیان هەرێمی کوردستانە بۆ نمونە ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە هەمووی زەربی سفرەکەن ئەوەی کە لە ئێسادا هەوڵی بۆ درێ هەمووی زەربی سفرەکەن بۆ نمونە لە ڕابردوو یعنێسا پێشمەرگە کە بەهایەکی نەتەوەی و نیشتیمانیە لە ڕابردوو خەباتی کردبووی کە دیموکراسی و هەرێمێکی ئارام بۆ خەڵکی کوردستان بەدی بێنێ بەدی هێنا لە شەڕی داعشدا توانی بەرپەرچی داعش باتەوە و دنیایەک شەهید بدا لە پێناوی خاشی کوردستانە ئەم خاکەی هەرێمی کوردستان کە چەندین خوێنی لە پێناوە ڕژاوە ینی بە خوێن هاتوتە بوون ئەوە تا خەڵک ئینتیمای بۆ خاک نەماوە ئینتیما بۆ پێشمەرگە نەماوە ئەوە تا بۆ نمونە ئەوەی بەلاوە گرنگ نییە کە خاکەکەت خاکیشی زێڕینەوە پڕێتی لە جۆرەها سەروەتی نیشتیمانی کە نەوت و دنیایەک مەعادنی دیکەیە ئەڵێ نەوتم بۆ چییە پێشمەرگەم بۆ چییە خاکم بۆ چییە ینی باشە ئەم هەموو بۆچیە بۆ ینی چێ ئەتوانێت وا بکات کە ئەم دۆخە بەرەو دۆخێکی جیاوازتر بەرێ باشە ئێمە لە هەرێمی کوردستان کاک پێشڕەو پرسیارەکەشم ببوورە تۆزە درێژ بووە
پێویستمان بۆ نییە کە دەستگایەکی نیشتیمانیمان هەبێ بۆی کە ئەم بەهایانە بگەڕێنێتەوە بۆ تاشی کورد و ئەوەی کە هەیە لە ئێسادا بە مقدەس بە پیرۆز پیشانی بدا لە بەرچاوی خەڵکە نەک بۆ نمونە ئاسی بێنێتە خوارەوە. کاک هاوڕێ ئەگەر ئیجازەم بدەێ من وەڵامی پرسیارەکە تێ هەڵچێش بکەم بە کۆچی کورد بۆ ئەوروپا و ئیتر لەوێن دەریشەوە بێمە سەر وەڵامەکەی جەنابتە. ڕاستیا من کۆک نیم لەسەرەوەی کە گەنجی وڵاتی لە ڕاستیا من کۆک نیم لەسەرەوەی کە پێماوابی گەنجی وڵاتی ئێمە ئینتیمای نمایە. کاتێک لێم دەپرسی بۆ ئەو قسێ دەکەی بە کۆمەڵک نمونە. من مەبەستم لەو کۆچڕەوەی ئێستای بەلا رووسیا و ئەوەی کە ئێستا بەشێک لە کۆی کۆچبەرانی وێندەر کە بەشێکیان کوردی هەرێمی کوردستانە نییە. بەڵام لە ماوەی ڕابردوو کۆمەڵک نمونەی جوانمان هەیە کە ئەو پەڕی خۆشویستنی نیشتیمان پیشان دەدا کاتێک کوردانی چوونە ئەوروپا ئەنجامیان داوە. دەیبینین کاتێک لە شارەکانی هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجا بە تایبەت هەولێر و سلێمانی کۆمەڵک گەنج تێدا دەبینین کە ئەم گەنجانن چوونەتە ئەوروپا هاتوونەتەوە کارێکیان هێناوەتەوە یان سرمایەکیان هێناوەتەوە یانیش لە دوزار لە بوارەکەی خۆیان پسپۆریان وەرگرتووە. دەبینی کاتێک گەنجان هەیە لەوێن دەرەوە چوتە هۆڵندا فێرە ئیشێک بۆ بەڵام ئێستا ئیشەکە لە هەولێرە یان لە سلێمانیا تەطبیق دەکا و پەیڕەو دەکا. دەبینین کاتێک ڕاگەیاندکارێکی ئێرکوانە لە ماوەی ڕابردوو چوتە ئەوروپا هاتۆتەوە بەڵام لەوێن دەربووتە هۆکاری زیاتر بڵاوکردنەوەی دەنجی کووردە لە ئەوروپا. ئەمە دەیبینین بەشێک لە کوردەکان بە شێوەیەک چوونە گەشەیان کردووە ئێستا لە بوونەتە پەرلەمانتار لە وڵاتانی ئەوروپایی کە لەوێەوە کار لە پاڵ ئیشەکانی خۆیان کاڵ بۆ سەرخستنی دۆسەی کوردیش دەبن. ئەمە ئیتیمای نیشتیمانیە. کاتێک دەیبینین کوردان هەن لەوێن دەرەوە لە هەڵبژاردنە شارەوانیەکان براوە بوون و لەوێن دەرەوە هەوڵی ناساندنی دۆسەی کورد دەدەن بە وڵاتانی ئەوروپی کە ئەمەش یەکێکە لە کارەکان پیشاندانی هێمای نەتەوایەتی پیشان دەدات. بێگومان ئەم قسەیە دەقیق نییە هەموو ئەوانەی چوونەتە ئەوروپاوە لە ڕقی نیشتیمان و بەجێهێشتن نیشتیمانەوە. ئەگەر وابیتن خۆ دەبێ وڵاتێکی وەکو مسری کە بەشی هەرە زۆری مسرەکانەوە بۆ بەدەستهێنانی ئیشکردن دەچن بە زۆرنەی وڵاتە عەرەبیەکان بەربڵاون و لە پێش ڕاپەڕینە لە شارەکانی هەرێمی کوردستانی شە بوو. ئایا ئەم ساش دەتواندرا برێن ئەم مسریانە وڵاتیان بەجێهێشتووە کەچی سەرچاوی دابینکردنی دارایین و ئابوووریەکی باشترن بۆ وڵاتی مسر. ئەمە بۆ تورکیاش ڕاستە. ئێستا زۆرترین جاریەی تورکی لە ئەوروپا لە وڵاتی ئەرمانی ئەڵمانیایە کە بەشێک لە دابینکردنی ئابووری تورکیا لە ئەنجامی ئەم ئیشانەوە دەبێت کە تاکە تورکیەکان لە ئەڵمانیەوە پارەکان دەگەڕێنەوە تورکیاوە. بە هەمان شێوە تۆوەرە سەیری ئێران بکە بەشەکی زۆری گەنجی ئێرانی لە ئێستا دەچێت لە ئەمریکا هەوڵی گەشەکردنی ژیانی خۆی دەدا لە ئەوروپایشی هەوڵ ژیانی خۆی دەدا. پرسیارەکە ئەمەیە ئایا ئەوانش بێ ئینتیمان بێگومان پێچەوانەکەیە وەکو چۆن هەرێمی کوردستان لە قەیرانەیەک لە دواییەکە ئابوووریە کە مەرشێنەکانی ماوەی ڕابردوو بەشێک لە خێزانەکانی سەرچاوی ژیانیان بریتی بوو لەو پارانەی کە لە ئەوروپا تاکەکانیانەوە بۆیان دەگەڕاندەوە. وێڕای ئەوەی کۆمەڵک پیشەی تازەچیان هینایەوە هەرێمی کوردستان لە بواری هونەریە لە بواری بازرگانیە لە بواری پیشەسازیە لە بواری کارە مرۆییەکانە لە بواری سیاسیە لە بواری خزمەت گوزاریە کۆمەڵک بواری تریشە چکە هەمومان دەیزانین ئەگەر هەرێمی کوردستان شانازی بکات بە پێشکەوتن لە دوای ڕاپەڕینەوە کە بەسەر ئەم کۆمەلگایە هاتی بێت ئەگە بەشێکی پەیوەندی بە ئەوە هاوچێشە سیاسەکان و دروستکردنی قوارە و دروستکردنیان بەشەکەی تریشی بریتی بۆ لەو کوردانەی کە لە ئەوروپا بوون سەقافەی ئەوروپیای هیناوە کە پێشکەوتنەکانی ئەوروپا مای سوود بوو وە کۆمەڵە بە سەرچاوە داراییەکەشی. ئەمە یەکێک لە نمونونەکەی کە من دەمەوێت پێتی بڵێم ڕاست نییە کە پێماوەبی ئینتیما لای گەنجەوە نمایە. نمونەیەکتر کاتێک مەترسی داعش بۆ سەر هەرێمی کوردستانە نزیک دەبێتەوە کاتێک ئەم ڕێکخراوە تیرۆرسیە دەوێت هەموو بەهاکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە تێک و پێک بدە ژیان تێدا سەر ببڕێت خۆ ئەگەر ژمارەی شەهیدانی کوردستان لێک بدەوە زۆرینەی گەنجەکانن لە ناو گەنجەکانیشە زۆرینەی ئەو بەشێکی ئەو پێشمەرگانن کە خۆبەخش بوونەتە پێشمەرگا. پرسیارەکە ئەمەیە ئەگەر گەنجێک ئینتیمای نیشتیمانی نمابێت
بۆ دەبێتە پێشمەرگە لەوانەیە بینەرێک پێی وابێت ئەوە لە بەرەوەی پێشمەرگەیە سەرچاوی ژیانەکەی وایە کە دەبێت بچی پێشمەرگاتی بکە بەڵام پرسیار ئەوەیە ئەی بۆ خۆبەخشەکە بوویتە پێشمەرگە ئێمە بینیمان دەیان چیرۆکی وامان بینی کابرا لە هۆڵندایە لە ئەمریکا لە ئەوروپایە بە شێوەی خۆبەخش هاتەوە لە ناو سنگەرەکانی پێشمەرگە شەهیدیش بوو کەواتە ئەمەش دەرخەری ئەوەی ئینتیما بوونی هەیە بەڵام دێمۆ سەر ئەسلی مەسەلەکە کە پرسیارەکەی جەنابیش فەردا هەیە کاتێک کۆمەلگای ئێمە کە قەرار بێت کۆمەلگایەکی زیندوو بێت هاوشەوەی کۆمەلگا کراوەکانی دنیا کاتێک کۆمەلگای ئێمە بیاوێت قەرار بێت کۆمەلگایەک بێت لەگە دیاردە تازە جیهانیەکانی کە سنوورەکان لە نێوان وڵاتەکان نایاڵێتەوە کەواتە دیاردەی کۆچیش تا ڕادەیەک ڕاستە بەڵام لەگە کۆچڕەونا کۆچ و کۆچرە و جیاوازە لە ڕووی ژمارەوە لە ڕووی خەلفەی کۆچکردنیان و هەموو بابەتانە بەڵام بینەوە سەر ئەمەشەوە هەموو ئەوانە پاساونین بۆ کەمکردنەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستانە هەموو قسانێ من پاساونین بۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو موئەسسانە دروست نەکا کە جەنابتە باسی لێوە دەکەیت بۆ من لە وەڵامی پرسیاری پێشووترە باسی بەتایبەت 2009 باس کرد ئێمە ئەگە بمانەوە کۆمەلگایەکی تەندروست بێت دەبێت پەرلەمان بە قورسایی خۆیەوە سیر بکەین دەبێت حیزبیش پەرلەمان بە قورسایی خۆیەوە سیر بکات کاندیدی لاواز ڕەوانی پەرلەمان نەکات لە دوازە ببێتە هۆی مای شکاندنی پەرلەمانە ئەمە بۆ حکوومەتیش ڕاستە بۆ دەسەڵاتی دادوەریشە ڕاستە بۆ دەسەڵاتی تەرفیزیشە لە حکوومەت و سەرۆکایەتی هەرێمە ڕاستە کاتێک ئەمانەت پەیڕەو کرد کاتێک ئەمانەت وەکو خۆی بەڕێکارە تەندروستیەکە بردە پێشەوە ئۆتۆماتیک ئەم ئەحساسش لای تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست دەبێت کە بەشێکیان نەیکەنە کەرستەوە برێن هۆکاری کۆچکردنمان نەمانی ئینتیمای نیشتیمانیە بەڵێ باشە ئەو دام و دەستگانی کە ئاماژەت پێدا بە دیاریکراویانی بۆ نمونە پەرلەمان و کۆمەڵە دام و دەستگای گرنگتر هەیە کە لە هەرێمی کوردستانە ئەمانە توانیویانە بە ڕۆڵی خۆیان هەستن بۆ ینی پیرۆزکردنی ئەم نیشتیمانە بۆ گەڕانەوەی بەها بۆ تاشی کوردی بۆ ئاشکردنەوە و متمانە جارێکی دیکە پێدانەوە بە خەڵکو و بۆ نونە لە نێوان دام و دەستگاکانە ئەگەر ئەمە کراوە ینی بۆ نمونە ئەم کاڵبوونەوەی بەها نیشتیمانەکانە بێ هەر بەردەوامی هەبێت کاک پێشڕۆ بێگومان خۆشویستنی تاک بەرامبەر وڵات خۆشویستنی تاک بەرامبەر پەرلەمان خۆشویستنی تاک بەرامبەر یاسا خۆشویستنی تاک بەرامبەر دەسەڵاتی جێبەجێکار دەسەڵاتی دادوەری بە ئەحساس دەبێت بە متمانە دەبێت چۆن ئەحساس دەبێت دەبێت منی تاک ئەحساس بکەم کە پەرلەمانی من کار بۆ دروستکردنی یان بەرزکردنەوەی بەهای پەرلەمانە دەکات بەهای تاکا دەکات وەکو چۆن منی تاک دەبێت ئەحساس بکەم کە دەسەڵاتی جێبەجێکار کار بۆ بەرزکردنەوەی تاک دەکات و کار بۆ دەستپاندنی دادپەروەری دەکات و کار بۆ نهێشتنی گەندەڵی دەکات بە هەمان شێوە دەسەڵاتەکانی تریشە ئەگەر ئەم ئەحساسە لای من دروست بوو ژینگەی دروستکردنی ئەم قسانەش تێدا نامینێت کە لێرە و لەوێ باسی لێەوە دەکرێت کە قسە لەسەر کەمکردنەوە ئینتیما دەکرێت ئەمە لەلایەکی تر کۆمەڵانی لەبەرەوەی ئێمە نەماتوانی و ئەو دەستگایە بکەین لەبەرەوەی حکومت بە ئەرچی خۆی هەڵنەستاوە بە تایبەت شەپۆڵی بەرفراوانی سۆشیال میدیا ئێمە نەماتوانیوە فلتەری بکەین دەزانی لە بەشێک لە وڵاتانی پێشکەوتوی جیهانە سۆشیال میدیاش فلتەر دەکرێت بۆچی فلتەر دەکرێت لەبەرەوەی لە بەشێک لە وڵاتان ئەمنی قەومی لە لایوان هێڵی سوورە لە سەروی ئەم شتانەوەیە من ئەم قسەیەم لە پێناو بەرتەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین و ئازادی پرەنسیپەکانی ئازادی بەکارهێنانی ئامرازە سەردەمیەکانەوە نییە لە پێناو پاراستنی ئاسایشی نیشتیمانیە ناکرێ ئێستا بەڵێ ناکرێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگا بە هەموو ئەکاونتێک بک بەنمونە بە ئاشکرا لە هەرێمی کوردستانە بانگەشە بۆ بەنمونە کاتێک کچی گەورەی سەدام حوسێن لە ئوردەنا مقابلە دەکات ڕێگای پێ بدا ناکرێ نەک ئەمە بۆ عێراقیشە ناکرێ لە سۆشیال میدیا ڕێگا بۆ بدرێتن کە پیجەک هەبیتن
ئێستا منی تاک بچم لە ناو سەیری تیکتوکا بکەم سەیری ئینستاگرامە بکەم دەی سەیری فەیسبووکا بکەم دەزانی بەدەیان پێیز دەدۆزمەوە کە کار بۆ یان پیشاندانی ڕۆژانەی ڕسمەکانی سەدام حوسێن ئەمانە دەکات پرسیار لێرە ئەمەیە هەمومان دەیزانی پێویستی بە تیمە پێویستی بە سپۆسەرە پێویستی بەوانەیە ئەرێ بنملاسە بە ئەمانە چەند سپۆسەرینە بێگومان ئەمانە بەشێک لە دژمنانی کووردە دەیانەوێت ئەو قوارەیە لە بار ببەن دەیانەوێت ئەو قوارەیە کلۆر بکەن دەیانەوێت ئەم قوارەیە وا لە تاچی بکەن کە ئیتیمای نیشتیمانی نەمێت بەڵام لەگەر ئەوانەشە من سیفەتێک هەیە کە تاچی کورد هەیەی بەراورد بە تاکەکانی وڵاتانی تر من هەش باش بە حاڵی خۆم کەمتر هەستم پێکردو ئەویش ئەوەیە کاتێک کورد گەیشتە سەر حاڵەتە مەترسیەکان هەموو ئەو تاکانێک کە ڕەخنەش دەگرن لە دوجار چوونەتەوە پێشەوە بۆ داکۆچی کردن لە هەرێمی کوردستانە ئەمە لە بەرەنگار بوونەوەی تیرۆرە بە ئاشکرا ڕوونی دەبینین ئەمە لە بەرەنگە دروستبوونی مەترسیە لە هەموو بەنمونە لە هەموو قۆناغەکانەوە ئێ باشە بۆ ئەمە ئیتیمانە بێت کاتێک فۆرمانبەری هەرێمی کوردستانە ما واز لە بەشی موچەی خۆی دێنێت کە لە بەرامبەردا ئیشکردنی ڕۆژانەی لە دام و دەستگاکانی حکومەتە ماگانە پێی دەدرێت بەڵام لە پێناو دەستبارکردنی حکومەتە ئەی بۆ ئەمە لوتکە ئیتیمانە بێت کە فەرمانبەری ماوەی ڕابردوو زیاتر لە حکومەتە شانیان داوەتە بەر ئەم قەیرانە کەواتە ئینتیما هەیە وەکو دەستپێچیەکەی قسەکانیشمەوە بەڵام ئینتیماکان پێناسەی بەسەرداتەوە بۆیە من پێم وە مامۆستای ئێستا دوای ئەوەی تەحملی ئەم پاشەکەوتەی کرد دکتۆری ئێستا دوای ئەوم تەحملی و پاشکەوتەی کرد بە هەموو توێژەکانی تری ناو دەستگاکانی حکومەتەوە ئەمانە لە لوتکەی ئینتیمان زۆر باشە دەستەکانی خۆش بە کاگ پێشڕۆدێم و خزمەت جەنابەت کاگ هیوا بۆ نمونە ئەوەی کاک پێشڕۆ و ئاماژەی پێدا ینی ئێمە ئەم هەرێمە کە تۆ هەوڵە دەی بیکەیتە هەرێمێکی دیموکراسی ئێسەر جەمدرگاکانمان واڵا کردووە ئێ بە دڵنیایەوە یان ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو کورد چەندین ساڵە و بە درێژایی مێژوو چەندین دوژمنمان هەبووە کە چاویان بەرایی نایە کە سەیری هەرێمە بکەن کە هەمیشە لە پێشکەوتنا بێ و بەرەو دیموکراسی بڕۆ بەرەو گەشەکردن بڕوا لە ڕووی ئابووریەوە و سنوورەکەی فراوان بێ و خاکەکەی فراوان بێ ئێ بە دڵنیایی خۆ ئەمە ینی پەلامارە دێن ئەگەر لە ڕۆ سەربازیەکە و لە ڕووی هێرشی سەربازی شەو نەبێ ئەو تا بە کۆمەڵی فاکتەری دیکەوان کاریگەری وتیەکەن بۆ نمونە ئێمە گەر پرسیارەکەەوە هابێت دەستی دەرەشی و دەستی دوژمنان تا چەندە کاریگەرن بۆ سەر ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ سەر کۆمەڵگای کوردی تا ئەوکو کارێ بکەن کە ئەو بەها نیشتیمانی و نەتەوەیانی کە هەیە لای تاشی کوردی لە ڕابردوو پاراسیۆتی لە ئێستا دەستی پێوە نەگرێت و وابەستە نەبێ پێوەی بەڕاستی قسەیەکی جوانی دووسەر و ئەکادیمی کورد بەریوان وریاقانە هەیە دەڵێ ملەتی کورد هێز و تەک و پارە و دۆستی باشی نییە بۆیە لە بەرامبەر ئەوانە دەبێ ڕەوایەتی کێشەکەی هەیە ئەخلاقی لە سیاست هەبێت بەڕاستی ئێمە زۆر شانازی بە ڕەوایەتی کێشەی خۆمانەوە دەکەین هەمیشە پرسی کورد پرسێکی ڕەوایە کوردستان وڵاتێکە داگیر و دابەش کراوە نابێ هەرگیز تاومان لەوە بێت دوژمنان و داگیرکەرانی کوردستان قسەی خێر بۆ ئێمە بکەن هەمیشە لە کاتی ئێمە تووشی قەیران و کێشە و دەردەسەریەک دەبین ئەوان عاملی فاکتەری بەڕاستی خراپن بۆ تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستان بەڵام چۆن دەتوانین ئەم فاکتەرە خراپانە بێکاریگەر بکەین چۆن دەتوانین پلانەکانی دوژمنان وا بکرێت کە مایەپووز بێن خەونی ئەوان بۆ لە دەستدانی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان مایەپووز بکرێت تەنیا بە تاکردنی بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستانە من لەوانەیە لە هەندێک شت لەگەر کاکوێتی ناکۆکم بە تایبەتی سەبارەت بە کۆچ و ئەوەی کە تەفسیر ئەوەی کە تەفسیر دەکرێت بۆ پرسی نەبوونی ئینتیما قسەی خەڵک لەسەرەوەی کە ئینتیمای ئەوانە لاواز بۆیە پەنام بردۆتە بەرەوە قسەی ئێمەمانان نییە قسەی خەڵکەکە خودی خەڵکەکەیە کە تۆ ئەوانە تاوپێکەوتنیان لەگەر دەکرێت لە سنوورەکان دەڵێ بشمرێم زارشتر ناگەڕێمەوە هەرێمی کوردستان یعنی هەرێمی کوردستان لە تاوی ئەو خەڵکە هێندە تاریک بووە بەڕاستی هێندە ناشیرین بووە ئامادەیە مەرجی خۆی لەبەر تاوە بەڵام ناگەڕێتەوە هەرێمی کوردستان ئەمە بۆ وابێت ڕاستی دەبێت لە هۆکارەکانی بکۆڕینەوە جینا کۆت لەوەتی مێژوو هەیە کۆت هەیە
خەڵکێ لێرە من لە بەڕەوان زۆر ڕازینیم دێمە سلێمانی دیا خێزانی وا هەیەکە لەکان و پەنجاکان ئەم شارەی بەجێهێشتۆ چۆتە شارێکی تر ژیاوە بەڵام کاتێک کۆز دەبێتە بایکۆتی تێکرای سیستەمی سیاسی و ئابووری و ئیداری و ئەخلاقی وڵاتەکەی تۆ بەڕاستی ئەمە هۆکاری لاوازبوونی ئیتیبای لە پشتا بۆیە بەڕاستی ئێمە دەبێت تابیش بۆ پلانی دوژمنان و داگیرکەران بکەین زۆر بەجددیش لەسەری ڕاوەستین چکە دوژمنان هەمیشە لە کەمیندار بۆ ئێمەی خەڵکی کوردستان چۆن دەتوانێت ئێستا بۆ پلانی دوژمنان و داگیرکەران بکەین لە نێو خۆی خۆمان کێشەکانمان چارەسەر بکەین لە نێو خۆی خۆمان کێماسیەکان چارەسەر بکەین ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ گلەییە لە تێکرای سیستەمی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان لە نائەدالەتی و لە ناداتی کاتێک کە مۆزەفێک دکتۆرێک پزیشکێک ئەندازیارێک بەرگەی بێموچەیی دەگرێت بەرگەی پاشەکەوتی موچەی دەگرێت لەوە نییە کە بڕوای بۆ قرارە هەبێت بەڵام عیلاجی بکەی نەبووە هیچ عیلاجی بکەی نەبووە جینا هیچ کەسێ بەوە ڕازی نەبوو کە لە بەرامبەر موچەخۆری هەرێمی کوردستان کرا هەمووشی پێی وا بوو ئەمە ناحەقی و نائەدالەتیە کە تۆ دەست بۆ قوت و ژیان و موچەی خەڵکی کوردستان دەبێت ئەمە بەڕاستی نابێ وا لێک بدرێتەوە ئەمە لە پول ئیجتیماعیە ئەمە هیچ کارەسەری نەبوو ناچار بوو قبولی بکە جیناخۆ لێرە و لەوێ دەنجی ناڕزایی شەبوو بەرامبەر بەوەی کە بەرامبەر بە خەڵکی کوردستان و بەرامبەر بە موچەخۆرانی هەرێمی کوردستان کرا کاگیوە ئەمە ینی مەسلەیەکی کە بەڕاستی لەگەڵ جەنابتە ینی وەکو پرسیارێک بێ بۆ نمونە ئێستا ئەوەی کە گرنگە بۆ نمونە ئەم هەنگاوانەی ئێستا کە ڕووەدا کۆچ یاخود هەندێک کاردانەوەی دیکە کە لە ناوخۆی هەرێمی کوردستان لەلایەن هاوڵاتیان وەکو ناڕەزایی دەرەبڕێ ئەمانە باشە ئەبێتە هۆکارێکی ڕاچڵەچین یاخود بە خۆداچوونەوە یاخود بۆ نمونە جارێکی دیکە ئێمە هەم هاوڵاتی هەم سەرکردەکانمان هەم لایەنەکان ینی بۆ نمونە چۆنەڵی ڕاچڵەچینێکیان تیا ڕوو بدا بۆی کە ئەو دۆخی کێسە بەسەر خەریکە هەرێمەکەماندا دێت تا ڕادەیەک بە هەمومان فریای کەوین و ئەوەی کە هەیە ڕزگاری بکەین بەڕاستی لە دەزە ناوچوون ئەوەی لەسەر تاکە بەڕاستی زۆر پێویستە و ڕاستە دەچینە بیگرێتەوە بەڵام ئەوەی کە زۆر زەڕورە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانە ئەم ڕاستەدی چینە بەڕاستی کاریگەری لەسەر دەسەڵات دابنێ بەداخەوەی دا ئێستا دبینیمان هەر نمونێ ئەو کۆچە بهێنینەوە هەموو ئەو تەبریرانەی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان لەسەر کۆچی بە کۆمەڵی خەڵک لەو چەند مانگا کە بەڕاستی کارە ساتێکی گەورەیەکە دەتوانم بڵێم هیچی کەمتر نییە لە کۆڕەوینەوە یەک لەوەی کە بە هەزاران هاوڵاتی کوردژن منداڵ پیر گەنج هەمووی لەسەر سنوورەکان قوربانی دەدا دەمینێتەوە برسیە بێنانە نەخۆشە دەمرێت ڕاستی ئەمە کۆچێکی کارەسات بارە تەبریری دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بۆ کۆچە بەڕاستی تەبریرێکی مقنع نیە هیچ یەکمان ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە ئەم ڕاستە لەچینە تا ئێستا کاریگەری لەسەری نەکردووە لە زیاتی ئەوەی تێبگە خەڵک ناڕازیە خەڵک بێنانە خەڵک بێکارە 3000 گەنجی کورد لە دوای 2004ەوە زارکۆ پەیمانگاکانی تەواو کردووە هیچی دانەمەزراوە تازە سەرۆکی حکوومەت باسلەوە دەکات دەڵێ 1000 هەڵی کارمان ڕەخساندووە کام هەڵی کات چێ لەوانی گرتوتەوە ئایا سێیەکەمەکانی زانکۆ ساڵێکە لەسەر شەقامن داوا دەکەن دابمەزرێت کەسێ یەکەمی زانکۆ دانەمەزرێ ئەم 1000 کەسە شمولی چی کردووە چی گرتوتەوە ئەمە پرسیارێکی جدیە بەڕاستی حکوومەت لە خۆی بکە دیگە لەوە ئەو تەبریدانەی کە هێنانەوە بۆ گەز ئەو خەڵکی کە ئێستا کۆز دەکا و ڕووی لە بیلۆروسیا و لە پۆڵەدا کردووە هەمووی تەبریری بێبنەمان کە بەڕاستی ئەوەیە کە گوایە تاچی کورد دەستێ لەوێ ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان ناشرین دەکات تۆ ئەگەر خۆت ناشرین نەبی تۆ ئەگەر خۆت لە ئاستی خزمەتی خەڵکی کوردستان بی خەڵک ناسێ لەوێ بە قسەی تۆ لەوێ ناشرین بکرێ ئەمە بەڕاستی پرسێکە دەبێت دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان هەڵوەستەی جدی لەسەر ئەم بارودۆخەی ئێستا بکە خەڵک ناڕازیە خەڵک بێموچەیە خەڵک بێکارە خەڵک ڕوبەڕووی گرانی گەورە دەبێتەوە لەم ساڵەدا بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بەهای دینار لاواز دەبێت ئەم بەهایە لە بەرامبەر شتومەک بەڕاستی بێکاریگەرە چت گران دەبێت هەموو ئەمانە بەڕاستی پرسی جدین دەبێت دەسەڵات هەڵوەستەی جدی لەسەر بکە بۆی هەموو ئەوانە بە فاکتەری ئیزابی بشێنەوە بۆی بتوانێت ڕێگری لە کۆز بکرێ ڕێگری لە لاوازبوونی ئیتیبای تاچی کورد بەرامبەر هەرێمی کوردستان
سوتان دەستخۆش کاکیوە کاگێ پێشڕەوەیسی ئەمەوێت لە ماوەی دوو خولەکە ینی دواسەرنج و پامی خۆتم پێ بڵێ و ئەو ڕێگا چارانە چیەکە ئێمە پێویستە لە هەرێمی کوردستان بیگرینە بەر بۆەوەی کە بەها نیشتیمانی و نەتەوەی و کللتوریەکان و یعنی ئەوانەی کە پەیوەندی هەیە بە مێژوومانەوە لەلایەن تاشی کورد پیرۆز بکەینەوە جارێکیکە. لە ڕاستیە کاتێک من باسی چوونە دەرەوەی ئەو گەنجانم کرد لە ماوەی ڕابردوو وتم ئەمە بەڕەهایی نییە وتیشم ئەمە ئەوە ناگرێتەوە کە ئەوەی ئێستا لە بەلا رووسیا ڕووی دەدا ئەمە یەک لە یەکی تر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چکە خۆی سیاست لە دنیا بە هێما ئیشارە دەکرێت بە سیگنال ئیشارە دەکرێت کاتێک دەیبینین 1970 ڕێژەی بایکۆتە لە انتخاباتەکانی هەرێمی کوردستان کاتێک دەیبینی ژمارەیەکی زۆری کۆچڕە و دەستی پێکردی ئێستا لە ڕۆ چوونە ئەوروپایە کاتێک دەیبینین جۆرێک لە جۆرەکان بێمتمانەی لە نێوان تاک و دەسەڵاتە دروست بووە بۆ ئەمەی ئەم بەهانە بێنەوە قالبە تەندروستەکەی بۆ ئەم بەهانە بێنەوە چارچیوە ڕاستیەکەیەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر کەمکردنەوەی ڕێژەی گەندەڵی بکات کار لەسەر ڕەخساندنی دامەزراندن بە شێوەیە یەکسان بکات کار لەسەر دروستکردنی ژینگەیەکی دادپەروەر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات بە شێوەیە کار بکات حکوومەتی هەمووان بێت بە شێوەیە کار بکات حکومت مای ڕەخساندنی زۆرترین هەلی کار بێت بە شێوەیە کار بکات حکومت بتوانێت ببێتە هۆی پڕکردنەوەی کۆمەڵ خاڵی نەقسەکە لە ماوەی ڕابردوو هۆکاری بەشێک لە کۆچەکان بووینە هۆکاری گەندەڵی بووە هۆکاری نادادی بووە هۆکاری نایەکسانی بووە هۆکاری نێوان جیاوازبندیەکان بووە ئەمانە هەنگاوی ئەولەویەتن بۆی حکومت بتوانێت ئەم بەشێکی کە ڕاستین بەشێکی ئیتیهامی حکومەت هەرێم دەکرێت ئاوەژوو بکرێتەوە من دەمەوێت کۆتا قسەی خۆم بەوە بێتن سۆشال میدیا زۆر گرینگە کاتێک دەیبینین سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە ئەو ساکە سەرۆکی بەهێزترین وڵاتی دنیاە کە دێ قسە لەسەر تیکتۆک دەکات کە یەکێکە لە گرینگەکانی سۆشال میدیا بە شێوەیەک دیکە دەرێ ئەمە سینە دەیەوێت ململانی ئەمریکای پێ بکات وەکو چۆن سینیش بە هاوشەوەی وەڵامیدایەوە لەسەر بنەمای فەیسبوک و ئەوانەی فلتەر کرد کاتێک وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا ئەم فلتەرانە دابنێ کاتێک وڵاتێکی گەورەی وەکو سین ئەم فلتەرانە دابنێ دەکرێت پێداچونەوە بکرێت بەڵام پێداچونەوە دووبارەی دەکەمەوە دقیق بم لەو قسەیە پێداچونەوە لەسەر بنەمای بەرتەسەکردنەوەی ئازادیەکان نەبێت بێتەسەکردنەوەی ژینگەی دیموکراسی نەبێت باوکو لە ڕێخستن بێت لە ڕێخستن و بەڕەلایی یەک جیا بکاتەوە سنووربەندێکیان لە بینەوە دابنێت دەست خۆش کاک پێشڕە و کاگی واسەی سەریم لە ماوەی یەک خولەک دوا سەرنج و پامی خۆت پێ بڵێ سوپاسەکە ئەگەر بمانوێت لە پەنجە لەسەر تێماسەکان دانی دەبێت بەڕاستی لە هەرێمی کوردستان داوەمەزراوە فەرمیەکان بە تایبەتی پەرلەمانی کوردستان لە قالبی حزبی و حزبایەتی پەرسەسێک دەرباز بێ پەرلەمان بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە تاودێری وردی دامەزراوەکانی جێبەجێکردن جێڕانەوەی متمانە بۆ خەڵکی کوردستان حزب و لایەنە سیاسەکان خۆیان لەو ململانەیە حزبیە بەرپەسکە دەرباز بکەن و کار بکرێ بۆی هەموو لایەکمان ئەو لاوازی ئیتیمایە کە ڕووی وەکو تەوژمێک ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و کە هۆکاری خۆی هەیە و ئاماژەمان بە هۆکارەکان کردی و کە نائەدالەتی نادادی هەموو ئەوانە هۆکاری ئەو لاوازیان نهێڵین بۆی بتوانین هەرێمی کوردستان قۆناغە ئاساسیەکانی خۆی ببڕێکە ئەویش نیشتیمان سازی و دەوڵەت سازیە. سواز بۆ برایانی عزیزم کاگیوا سەید سەلیم نووسەر و چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپ لە ڕاوندز دەگەڵمانی سواز بۆ کاک پێشڕەوەیسی چاودێری سیاسی کە جەنابیشیان لە سۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان سواز بۆ وردولاتان. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.